بەپێی و ڕێککەوتنێک کە لە نێوان حکوومەتی هەرێم و بەغدا کرابوو بڕیار بوو کە موچەی مانگەکانی 7 و 8 و 9 بخرێتە سەر حسابی بانکی حکوومەتی هەرێمی کوردستان. شاندی هەرێمی کوردستان سەردانی بەغدایان کرد ئەوان ڕێککەوتن لەسەرەوەی کە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بنێردرێت، بەڵام تا ئێستا نەنێردراوە و بربەست لە بەردەم ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دروست دەکرێت. هەوڵەکانی حکوومەتی هەرێم بەردەوامە بڕیاری جارێکی دیکە شانزەکە بچێتەوە دوا قسەی خۆیان لەگەڵ بەرپرسانی بەغدا بکەن، بەڵام بۆچی ئەم بابەتە لە نێوان هەرێم و بەغدادا تا ئێستا چارەسەر نەکراوە و بەغدا پابەندی ڕێککەوتنەکان نابێت. من زیاتر قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز دکتۆر ئاراس قادر خۆشناو، سەرۆکی سەنتەری زانیاری و لێکۆڵینەوەی استراتژی کوردستان هەولێرەوە میوانمە. دکتۆر ئاراس، ئەم کاتت باش، زۆر باسی ڕێککەوتنەکانی نێوان هەولێر و بەغدامان کردووە، بەڵام ئەو بربەستانی کە لە بەردەم حکوومەتی هەرێمی کوردستاندا دروست دەکرێن هەرجارە بیانێکی نوێی بۆ دەدۆزرێتەوە کە فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان دەکاتە ئامانج. بۆچی بەغدا بەم ئەقڵیەتە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان دەکات؟ سڵاو گوڵە باخان، ئەو بابەتە چەندی ڕەهەندی دارایی هەیە، بەڵام سێ بەقەت ئەو ڕەهەندە سیاسیەکانە لە پشت نەناردنی ئستحقاقاتی خەڵکی هەرێمی کوردستان نەک تەنها ئەو بڕێی کە بە ناوی قەرز وا بڕیار بندرێت کە ئەساسەن من چەندین جار باسم کردیە، ئەو 700 ملیارانەی کە ماهانگانەوە بڕیار بە قەرز شتێکی باش و دروست نینە ڕووی داراییەوە، بەڵام وەک ئامادەیەکی حکوومەتی هەرێمی کوردستان بە هەر جۆرێک لە حەلەکان و بۆ ئەوەی ئەو بابەتەی موچەی فەرمانبەران زیاتر دوانەکەوێتن ئەبەوەش ڕازی بوو کە تاکید دەکەمەوە ئەوە قەرز هەموو لە داهاتوودا لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان حساب دەکرێتەوە، ئەوە نییە کە پشکێک لە بودجەی دابێتن. بەڵام زۆر بەواقعی بەوازەحی گوتیتمان، من قەنەعەتێکی مطلقەیە کە پاشگەزبوونەوەیەکی تەواو لە خودی سیستەمی فیدرالی لە بەگشتی لە عێراقدا هەیە لەلایەن سیاسەتمەدارەکانی عێراقی ئێستا و نایشارتەوە بۆ دوایە. تو ئەگەر بێت و لە کۆی پرۆسی سیاسی کە عەقڵیەتی با بڵێن سیستەمی فیدرالی پاشگەزبیەوە تەبعاً لە ڕووی داراییەکەشەوە هەم لە یاسای ساڵی 2019 بە ناوی یاسای دارایی ساڵی 2019 با بڵێن عێراق کە دەرچوو، هەم لە خودی یاسای بودجەی کە 23 و 24 و 25 کە دەرچوو کۆمەڵێک پێشەرکردن لە بنەمای داراییەکان تێدا هەیە کە هەموو ئەوانە ئەگەر بێنە ناوردەکارەکان بەشێکیان دەتوانێت بیان و بینەوە بۆی بتە ڕێگری لە بێش هەناردەکردنی. بەڵێ دکتۆر ئاراس، ئەم پاشگەزبوونەوەیە ئەنجامی گوشاری دەرەکیە لەسەر عێراق یان نە بە ئامانجکردنی هەرێمی کوردستانە بە تایبەتی؟ بە تەکید ئامانجکردنی هەرێمی کوردستانە و هەوڵدانێکە بۆ لە قالبدانی قەوارەی دەستوری و سیاسی و یاسایی هەرێمی کوردستان و لە دەرەوەی عێراقیش لەو بابەتانە خەڵکێک هەیە کە ئاراستە دەکرێتن و کار لەسەرەوە دەکاتن و ئەوە نەشاردرایەوە. و قسەکەی دوێنێ کاک دکتۆر پشتوان سادق وەک وەزیری ئەوقاف بوو، بەڵام هەندێک قسەی کرد زۆر ڕوون و واضح بوو لەسەرەوەی کە ئێستا کە ئاخر قسەکە بە حکوومەتی هەرێمی کوردستان گوتراوە سەرباری هەموو ئەو شتانێکە هەن، ئێمە ئەو پەڕی باشی دەتوانین 16 ئستحقاقاتی موچەتان بۆ دەدەین ئەگەر بیدەین و بە مقابلی چی مقابلی هەموو نەوتەکەمان ڕادەستکەن. من دەمێت ئێستا دوای ئەوە دەرفەتم دە هەندێک ڕقم هەیە بۆی کە بۆی خەڵکی بەڕوونی واضحی کەمەوە کە لە ئاخر دانیشتنیشاندی هەرێمی کوردستان لەگەڵ لیژنەی دارایی پەرلەمان چ گوترا، بەڵام بەرلەوە بێمەوە سەر ئەوەی زۆر بە واضحی کە پێت دەگوترێ ئەمن تەنها ئەوە دەمێ بەڵام نەوتەکە دراگیرایە دەبێت هەموو داهاتەکانی خۆشتم تەسمیل بکەیت و بەنەوەی وایە کە مەرجی تەعجیزی واتە هەندێک شەر دادەندرێ کە لە توانە دانەبێتن بە هیچ نەوعێک حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام بێتن. ئەو حکوومەتی بە تایبەتی کابینەی نوێم هەموو بربەستێکیاتە پێش هەوڵیدا هەر چۆنێک گوتن بەسەر بربەستەکان زاڵ بێتن، خۆڕاگر بووە، هەوڵی جۆرا و جۆر درایە، هەموو هەنگاوێک هەموو با بڵێن بە شێوازی جۆرا و جۆر هەوڵ دەدەین بۆ ڕاگررتنی کارەکانی جار بەجار بەداخەوە خەڵکێکیش لە ناوە خۆشماندا لە ناو کوردستانیشدا هاوکارم بۆ پرۆسەیە. بەڵێ دکتۆر ئاراس، ئەوەی کە جەنابیش تاماژەت پێکرد وەزیری ئەوقافیش دوێنێ خستیە ڕوو نە لە یاسای بودجەدا هەیە نە لە ڕێککەوتنەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا هەیە کە 60 موچەی فەرمانبەران لەلایەن بەغداوە بنێردرێت و داهاتی ناوخۆش لە دەستی حکوومەتی هەرێمدا نەنێردرێت و سەرجەمی لە لای بەغدا بێت. ئایا لە دەرەوەی ئەم ڕێککەوتنانە و لە دەرەوەی یاسادا کاتێک کە عێراق مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان دەکات، هەرێمی کوردستان چۆن دەبێت بەرامبەر بەم بابەتانە بوەستێتەوە؟ خانمی بەڕێست تاوان وەک باسم کرد ئێستا چیان کردیە کۆمەڵێک ئەوایقیاندانە. یەکەم شت جارێ ئەوەیە کە تو هەندێک سیستەمی و گوتمی یاسای دارایی ساڵی 2019 عێراقیان دانەیە کە بەبێ
کورد کاتی خۆی تێپەڕاندرایە بەبێ زۆرینەی هەر زۆری کورد تێپەڕاندرایە و بربەستێکی گەورەیە دوای ئەوە خودی یاسای بودجێ و 23 24 25 کەدانرا و مەسەلە ئینفاقی فعلی بربەستێکە بەڵام پاش هەموو ئەو شتانە ئەوجارە هاتم وتیان لیژنەی دارایی و لە پەرلەمان و بە هەموو لایەنەکان ڕازی بن ئەوەش کە چون ڕازی کران تا ڕادەیەکی زۆر ئەویشان دانایە پاش هەموو ئەوانەش ئەوجار ڕێکارەکان وەڵە وەزارەتی دارایی هەندێک ئیجراعات هەیە دەبێتن ئەو ئیجراعاتانە بکرێتن ئەوجار پاشەوە ڕقابەی مالیان دانا مشتەرەک ئەوەش چارەسەر کرا ئێستا ئەگەر هەر شتێک لە کۆتاییدا بزانن کە هیچ ڕێگریەک نەتوانێت لە بەردەمەوە بکرێت چارەسەر بکرێتن شتێکی بەناوی محکەمەی اتحادی کە دێت هەموو ئەو شتانێک کە هەن و هەڵدەوەشێنەوە وەک پێشترێشکە خودی یاسای نەوت و گازی هەرێمی کوردستانی هەڵوەشاندەوە و پەرلەمانی کوردستانی هەڵوەشاندەوە ئەنجومەنی پارێزەکانی هەڵوەشاندەوە ئەوە هەمووی با بڵێن هەمووی پێکەوە وەک سەبەتەیەکە لە کۆمەڵێک ڕێکار لە دژێمە دەگرێتن من دەمێ ئەوە بڵێم بەس بۆ بەرچاوڕوونی جەنابتان و بینەرانی ئێمە لە ئاخر سەردانی شاندی حکوومەتی هەرێمی کوردستان کە چوونە بەغدا و ئەو لیژنە هاوبەشەی کە لەگەڵ لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق دانیشتن لە ڕۆژی 18 2023 ئەوە بوو کە وەک پێشنیازێک کرا لەلایەن سەرۆشی ئەنجومەنی وەزیران لە بەغدا و لەگەڵ وەزارەت دارایی بابێن هەردوو وەزیری دارایی وەک میوانداری بێن هەندێک دوکومنت و ڕاستەکان بۆ لیژنەی داراییش بخەنە ڕوو بۆ ئەوەی پەرلەمانی عێراق بێتن تعدیلی یاسای بودجەی ساڵی 2024 بکرێت چونکە ناکرێ بەو یاسایەکی ئێستا دانرایە بە تایبەتی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان کە ڕەبتی ئینفاقی فعلی کرا کە نازانم ئەو بدعێ لە چێ هات لە ڕووی دارایی شتێک نییە من زۆر بەوردی هەموو خوێنتەوە قەت شتوای تێدا نییە بەڵام ئەوان دیتەوە نازانم لە چێ هاتیە بۆیە لەوێ پاشەوەی کە دانرا بوویان طبعاً شاندی حکوومەتی هەرێمی کوردستان راپۆرتێکی سیلاپەڕەیی بۆ وەڵامی هەموو پرسیارەکانی لیژنەی دارایی ئامادە کرد و کە پێشتر بۆیان ڕاوانەکرا و پرسیارەکان یەک بەیەک هەمووش بەداتاو بە ئەرقام و بە ئەدلەی وەک دەڵێ مەوسوق و ئەو راپۆرتەی کە شاندی حکوومەتی هەرێمی کوردستان یان وەزیری دارایی و وەزارەت دارایی پێشکەشی کرد لە لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لەلایەن هەم دیوانی چاودێری هەرێمی کوردستان هەم دیوانی چاودێری دارایی بەغداش تەدقیق کرابوو و پاڵپشتی کرابوو تێیدا چەند خاڵێکی خستوە ڕوو یەکەم شت هەر بەو شەوازە بۆی ڕقەمەکان بە واضحی بێتن کە دەگوترا کە داهاتی هەرێمی کوردستان چەندە و چۆن نییە زۆر بە واضحی پێی گوترایە لە یەکی 2023 تا ڕۆژی 25/3/2023 کە ئەوە بە بڕیار دادگای نەبژوانی ژووری بازرگانی پاریس نەود ڕاجیرە نەوتە نادەکردنی نەود ڕاجیرە حکوومەتی هەرێمی کوردستان لەو ماوەیە کە بە شێوەیەکی گشتی داهاتی 2 تریلیۆن و 935 ملیار دینار بۆ لە فرۆشتی نەوت کە تا ئەو کاتێک کە هەبووە ڕۆژانە بە معدەلی عام حکوومەتی هەرێمی کوردستان توانێتی نزیکەی 300 و پێم وایە 40,000 بەرمیل ڕۆژانە بەرمیلی نەوتی هەناردەی دەرەوە کردیە و ئەوە یەک دووەم کۆی بەهای ئەو نەوتەی کە حکوومەتی هەرێمی کوردستان فرۆشتیتی لە یەکی 2023 تا 36 توکە پاش ئەوە هەندێک نەوت هەبوو تا ئێستاکەش ڕۆژانە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ڕۆژە نزیکەی 80,000 بەرمیل لە نەوتی خۆی تەسمیلی حکوومەتی عێراقی دەکاتن بۆ بەکارهێنانی ناوەخۆ بەبێ 1 دینار بداتە هەرێمی کوردستان ئەو بڕە پارانەی کە هەن با بۆ پارەکان با بڵێن بە تایبەتی ئەو خاڵێک کە زۆر گرنگە و با بڵێن بەغدا کێشەی پێشتر بۆمە دروست دەکرد سەبارەت بە داهاتە نانەوتەکان باشە داهاتە نانەوتەکان جەناب تازە ئاماژەت پێکرد لە قسەکان ئێمە تێکەڵەیەکێ ئایا کام داهات ئیتیحادیە کام داهات محەلیە طبعا ئەو کێشە لە عمومی عێراقیە بەس لە کوردستان نییە کە گوتم ئێستا پاشگەز بوون لە سیستەمی فیدرالی هەیە تا ئێستا لە عێراقدا سیستەمی فیدرالی دارایی جێبەجێ ناکرێتن بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان لە راپۆرتی خۆی 6 مانگ دەڵێ من داهاتی گشتیم کە لە ماوەی 6 مانگ لە نانەوتی 2 تریلیۆن و 74 ملیار دینار بووە واتە مانگانە 345 تا 346 ملیار دینار داهاتم هەبووە بەڵام بەغدا چەندی هەبووە کە داوا لە بەغدا کرا بەغدا بە هەموو 15 محافەزە بەو هەموو دەواازانێک کە هەیەی نزیکەی 2 بەقەت هەرێمی کوردستانی نەبوو واتە کەمتر لە 700 ملیار دینار داهاتی نانەوتی مانگانەی بووە کە دەبایە زۆر لەوە زیاتر بێتن تەنها بۆ ڕقەمەکان کە باز دەکەم بەڵێ زۆر سپاس دکتۆر داتاوە ماری باش قسەر و سەبارەت بە سەردانی شاندەکەی هەرێمیش دوا سەردانیان بۆ بەغدا سپاس بەڕێز دکتۆر ئاراس قادر خۆشناو
سەرۆکی سەنتەری زانیاری و لێکۆڵینەوەی استراتژی کوردستان لە هەولێرەوە لەگەڵ کوردستان 24 بووی.